ئەم قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر ئەمە بۆ ماوەی 2 ساڵە لەم دەڤەرە بەردەوامە. سوپاس بۆخۆ بە سەرکەوتووی تا ئێستا هێناومانە و ژمارە فەقیەکانمان زیاد لە نزیک 40-50 فەقی ئەبێتەوە و هەفتانە هەفتەی 3 ڕۆژ دەرسمان هەیە بە بەردەوامی. ئەمڕۆ لەلای ئێمە ئەکاتە کۆتایی هاتنی وەرزی یەکەم و کۆبوونەوەی یەکەممان بۆ ئەوەیە کە بڕوانامەی وەرزی یەکەم بە قوتابەکانمان بدەین و توانیانە سوپاس بۆخوا وەرزی یەکەم بە سەرکەوتووی کۆتایی پێبێنێ و سەرڕای ئەوەیشە ئیجازەیان پێ بدەین لە کتێبی مەتنی ئەربعین نەوەوی. ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بە مناسبەی ئەوەی کە ساڵی دووەم لە عەبدوڵڵای کوڕی عومەر وەرزی یەکەمی بە سەرکەوتووی تەواو بووە و چەند خوێندکارێک بە ئەستێکی زۆر باش و هەروە بە چەندین فێربوونی باش بە چەندین ئەزمموی نوێ لەگەڵ چەندین مامۆسایە کە ئەزمموی ژیانی خۆیان پێشکەش بە ئێمە کردو و هەروە سوپاسیانەکەین کە ئێمە ئەم قوتابخانە دامەزراوە بۆتە هۆی هۆکاری ئەوەی کە چەندین قوتابی بێبەش نەبێت لەوەی بێبەش لە زانست عەلمیەکانە بێت، چونکە زۆر حەدیث و ئاەتمانەیە لەسەر کەسانێک کە بۆنە ئاەتێکی وامانەیەڵێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین، دوای ئاەتی وامانەیەژێ هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، ئایا ئەو کەسانی کە ئەزانن و ئەوانەی کە نازانن وەکو یەکن؟ نەخێر، زانینەکەش لە چییە؟ لە عەلمی شەرعیە، لە عەلمە شەرعیەکانە.